سێوشەی قورئان لە ڕوانگەی مامۆستا ناسری سوبحانیەوە. یەکەم هێزی بەسەر، دووەم هێزی قەلب یان فوئاد، سێیەم هێزی بیستن. یەکەم هێزی بەسەر هێزێکە لە نەفسی ئینساندا لە ڕێی چاوەوە کار دەکات بۆ وەرگرتنی عیلم لە جیهانی بینراو. لە سنەت و یاساکانی جیهان ئەوەی بەسەر بەدەستی دەهێنێ پێی دەوترێ علومی تەجریبی، بە تعبیری قورئان علومی بەسەری، واتە کاری کەشفکردنی یاسا سروشتیەکانە لە قورئاندا. بەسەر بریتی نییە لە چاو، عین، قەلب یان فوئاد بریتی نییە لە دڵ، سەمع بریتی نییە لە گوێ، ئوذن، بەڵکو ئەم سیانە سێ هێزن لە هێزەکانی ڕۆح و نەفسی ئینسان. بەسەر چاو نییە، بۆ نمونە دەبینین ئاو دەکوڵێت، ئاژەڵی تریش هەن کە کوڵانی ئەو ئاوە دەبینن، بەڵام ئینسان شتێکی تریش دەبینێ. چۆن؟ سەدان جار لە دۆخی جوداوازدا 100 پلەی گەرمی ئەدا بەو ئاوە دەبینی ئەو کاتێ هەر دەکوڵێ، کەواتە یاسایەکی سروشتی کەشف کرد کە ئاو لە 100 پلەی گەرمیدا دەکوڵێ. دەرککردنی ئەو یاسایە بەهۆی بەسەرەوە بوو. ئەوە کاری بەسەرە. دۆزینەوەی زانستە ئەزمونیەکان بە تعبیری قورئانی ئاياتی ئافاقی و ئەنفوس ئاژەڵێکیش کوڵانی ئەو ئاوە دەبینێ بەعین، بەڵام یاساکە دەرک ناکات. ئینجا کاری هێزی دووەم دەست پێ دەکات. دووەم هێزی قەلب یان فوئاد. قەلب یان فوئاد ئەو هێزەیە کە ئێستا پێی دەوترێ عەقڵ، کە وشەی عەقڵ تعبیرێکی دەقیق نییە، چونکە عەقڵ خۆی فعلی ئەم قەلبەیە، کە عەقڵ واتە بەستنەوەی شتێک تا لە دەستت دەرنەچێت. لەهم قولوب یعقلون بها، کەواتە قەلب هێزێکە لە ڕۆحی ئینساندا، سوود وەردەگرێت لە معلوماتەکانی بەسەر، علومی تەجریبی، بۆ کەشفکردن و بینینی یاسا و نهێنیەکانی پشت عالەمی شەهادە و بیندراو، واتە میتافیزیک، واتە کاری قەلب بیرکردنەوە و تەئەمل و قوڵبوونەوەیە و کارلێکردنە لەگەڵیدا. بۆیە قەلب واتە تەقەلوب بە مرۆڤەکە دەکات و دەیگۆڕێ. ناوەکەی تریشی فوئاد واتە گڕتێبەردان، کە ئینسانەکە دەهێنێتە جۆش و گڕی ئەدا. خۆی پەروەردگار لە سوڕەی ئەلئەعراف ئاەتی 179 دەفەرمێت: لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل أولئك هم الغافلون. با تعبیر چیتر قلب ئەو یاسانەی کە بەسەر کەشفی کردووە دەیانکات بە مقدمە و ئیستیدلالیان پێدەکات بۆ کەشفکردنی عالەمی غەیب و دەسەڵاتی خوا، وەک ناسینی خوا و سیفاتەکانی و غەیبیاتەکانی، وەک بەهەشت و دۆزەخ و قیامەت و تا دوایی لە حەدێکدا کە پێویستە بۆ عبودیەت. بۆ نمونە هەر ئەو میسالی کوڵانی ئاوە کە بەسەر کەشفی کرد، قەلب سیفاتی عەلیم و حەکیمی خوای پێدەدۆزێتەوە. دەبینێ ئەم یاسایە زۆر پڕ لە حیکمەت و داناییە کە ئەگەر وانە بوایە ئینسان سەری لێدەشێوە. جارێک ئاو لە 100 پلە بکوڵێ و جارێک لە 20 پلە و جارێک لە 200 پلە. ئیتر دیارە ئەم دنیا بێ یاسا و بێ خاوەنە. دەیمادەم وانیە کەواتە خوایەکی خاوەن عیلم و حیکمەت و بەتوانە ئەم کەونە بەڕێوە دەبات. ئەمە کاری قەلبە، بۆیە وتراوە ئیمان کاری دڵە، واتە قەلب. کەواتە قەلب ئەو پارچە گۆشتە نییە لە سینگدا، بەڵکو هێزی تەفەکوڕ و تەئەمل و ئیستیدلالە لە مرۆڤدا. بەم دوو هێزە بەسەڕ و قەلب تەسەوڕات و جیهانبینی ئینسان کامڵ دەبێت، واتە
عەقیدە واتە ئەزانێ حەقیقەت کامەیە. ئێستا نۆرەی هێزی سێهەمە. سێم هێزی بیستن، قووەی سەمع. کاتێ بەو دوو هێزەی پێشوو بەسەڕ و قەلب تێگەیشتنی کامڵی بۆ خوا و گەردوون دەستکەوت و بووە خاوەنی جیهانبینی دروست و زانی حەقایق چین، بەڵام تەنها ئەوە بەس نییە، چونکە بەو دوو هێزە دەزانێ حەقیقەت چییە، بەس نازانێ بەرامبەر هەر حەقیقەتێک هەڵوێست و مەوقیفی چۆن بێت، چونکە هەڵوێست لە ئیعتیباریات و کە ئیعتیباریات ئەو شتانن هەڵوێستی ئێمە دیاریان دەکات و مانایان پێدەدات، واتە چی بکات و چی نەکات، کە ئەمەش بریتیە لە ئەحکام و قیەم، واتە چی باشە دەبێ بیکەم، چی خراپە دەبێ نەیکەم. دەیزانینی باشی و خراپی کارەکان ئیمکانی نییە کە ئینسان خۆی بیزانێت، چونکە بۆ هەر بڕیارێک کە فڵان کار باشە یان خراپە دەبێ بزانێ یەکەم ئەو کارە لەگەڵ فیتڕەتی مرۆڤدا دەگونجێ، دووەم ئایا لەگەڵ تەواوی حەرەکاتی گەردووندا هاوڕێک و متەناسیقە، چونکە ئینسان بەشێکە لەم گەردوونە و گەردوونیش هەموو یەک جیهاز و دەستگای واحیدە پێکەوە کار دەکات. ناکرێ ئینسان بەجیا لە گەردوون هەژماری بۆ بکرێ. دەی ئەمەش عیلمی محیطی ئەوێ بەسەرتەواوی نەفس و گەردووندا کە غەیری خوا کەس نییە. جاکاتێک کەسانێکی جاهیل دەیانەوێت تەواوی بەرنامەی ژیان خۆیان دایبنێن، وا دەزانن ئەم مرۆڤە پەیوەندی بە دەوروبەر و گەردوونەوە نییە. جا بەرنامەی مرۆڤ یان لەسەر ئارەزوو دانراوە، واتە چی پێخۆش بوو بیکات، چی پێ ناخۆش بوو نەیکات، نەک لەسەر ئەساسی چاچی و خراپی یان بە تەجربە و ئەزمون تاقی دەکاتەوە کە بزانێ باشە یان خراپ، کە ڕەنگە هەموو تەمەنی بەشی چەند ئەزمونێکی کەم بکات، ئەویش بە نوقسانی. ئەمە جگە لەوەی کە مرۆڤ هێشتا خۆیشی بەباشی نەناسیوە، بۆیە بەس خوا دەزانێ چی باشە و چی خراپە. بۆیە بەرنامەدانان بۆ ژیانی مرۆڤ تەنها خوا دەیزانێت. ئین الحکم ئیلا لله. ئیتر لێرەوە هێزی سەمع کاری خۆی دەست پێ دەکات، کەواتە سەمع بریتیە لە هەڵخستنی گوێ بۆ خاوەنی گەردوون تا لە ڕێی وەحیەوە ببیستێ لە خوا، کە خوا بڕیاری چییە و چی بە باش دەزانێ و چی بە خراپ. ئەمیش بە هێزی سەمع وەحی و فەرمانەکانی خوا واتە ئەحکام و قیام وەربگرێ. کەواتە سەمع گوێ نییە، بەڵکو بریتیە لە هێزێکی ڕۆحی ئینسان کە لە ڕێی گوێوە کار دەکات، وەحی و فەرمانەکانی خوا دەبیستێ و بە هێزی ئیرادا قبوڵی دەکات. ئەگینا خۆ کافرانیش کاتێ قورئانیان بۆ دەخوێندرایەوە گوێچکیان هەبوو، دەنگەکەیان پێدەگەیشت، بەڵام خوا دەفەرمێ گوێیان هەیە بەڵام ئیسماعی پێناکەن. وەلەهم ئاذان لا يسمعون بها. ئاژەڵیش ئەگەر قورئان بخوێنێت ئەو وشانە ئەگات بەگوێی، هەر بۆیە پەروەردگار دەفەرمێ کەسێ حەق نەبیسێ وەک ئاژەڵ وایە. لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل. چونکە هاو صفتن لەوەی کە گوێیان هەیە بەڵام نابیسن، ئوذنیان هەیە بەڵام سەمعیان نییە. دیارە سەمع سەرەڕای بیستن وەرگرتنی ئەحکام لە خواوە، کارێکی تریشی هەیە کە بریتیە لە وەرگرتنی هیدایەت و ڕێنمایی بۆ بەسەڕ و قەلب، کە ئەی بەسەر تۆ ئاوا مطالعە بکە لە عالەمی شەهادەدا، ئەی قەلب تۆش ئاوا بزانە لە حەقایقی کەون کە زۆربەی وەحی واتە قورئان بریتیە لە هیدایەت و ڕێنمونی بۆ بەسەڕ و قەلب، کەمێکی بۆ ئاەتی ئەحکامە.